ئاراستەی خەلکم کرد لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک کە ئایا ڕەئی ئەم خەلکە چییە، من بە چ شێوەیەک دووبارە بگەڕێمەوە بۆ ساحەی سیاسی کوردستان. بێجگە لەم پرسیارە لەسەر فێسبوک بە دەها پەیوەندی تریش لەگەڵ کەساتی زۆر ناوداری کوردستان، سیاسی کوردستان، بەرپرسی هەندێک حیزب لە کوردستان، کەسانی تر لەم وڵاتەدا، سەرۆکی هەندێک لە زانکۆکانی کوردستان، هەندێک لە مامۆستا. لەم ڕاپرسیەدا کە مشورەتم لەگەڵ هەمووی ئەمانە کرد، بەڕاستی ئەمەوێت ئەمەش لە ڕێگای ئێوەوە بڵێم لەوانەیە بەیانیەکیش دەربکەم لە ماوەیەکی نەچەندان دووریشدا لەسەر ئەم بابەتە، بەڵام با یەکەمین کانالی ئێوە بێ ئەم شتە لە زاری من بزانێ. لە هەموو ئەم ڕاپرسیانەدا خەلکانێک داوای لە من کرد نە بگەڕێەوە بۆ ناو من ئەگەر نەڵێم پارتی دموکراتی کوردستانیش بگەڕێەوە بۆ سەر ڕێبازی مەلە مستەفای بارزانی، بەو ڕێبازە لەو ڕێبازەدا کار بکە لە کوردستان بۆ ئێمە و بۆ خەلکانێک و بۆ داهاتووی ئەم وڵاتەش. واتە لە ڕێزەکانی پارتی دموکراتی کوردستانە بەردەوامی بە خەباتی خۆتەی بڕیار نەدراوە، نە من بڕیارم داوە، نە پارتیش بڕیارێکی داوە لەم بابەتە تاکو ئێستا کە دانوستاندنێکمان لەوانەیە هەبێ بەڵام نەگەیشتونە نەتیجەیەک کە لە ڕێزەکانی پارتیدا بەردەوام بە. من ئەمەم گوتووە و بە جەنابی سەرۆکی پارتیشم گوتووە و بە هاوڵاتیانی کوردستانیش ئەڵێم ئەوەی من پێم مەبەستە ئەبێ بگەڕێینەوە بۆ سەر شتە جوانەکانی خۆمان، بگەڕێینەوە بۆ سەر ڕێبازی مەلە مستەفای بارزانی، بۆ شتە جوانەکان لە پارتی دموکراتی کوردستانە. بەڵێ ئەوەی کە بگەڕێتەوە سەر ڕێبازی مەلا مستەفای بارزانی مەبەستم ئاراستی ئەوانی دەکەی، مەبەستت پارتیە دەبێت بگەڕێتەوە سەر ئەو ڕێبازە. من ئاراستەی ئەوان ئەکەم و من یەک شتی تریش ئیزافە ئەکەم. باشە ئەو خێمەیەی مەلە مستەفا بارزانی بۆ بزاوی ڕزگاری خوازی کوردی هەڵدا بوو، خێمەیەکی ئەو هەندە گەورە بوو، لەو پەڕی چەپ بۆ ئەو پەڕی ڕاست، لەو پەڕی خاوەن باوەرێک بۆ ئەو پەڕی بێ باوەرێک، لەو پەڕی نازانم چی بۆ ئەو پەڕی تر، هەموو کوردی لەژێر ئەم چادرەی کۆ کردبوو. ئێستا کەسایەتێک هەیە لە هەرێمی کوردستانە بتوانێت ئەمە بکە؟ من لە وەڵامدا ئەتوانم بڵێم بنەمایە کە هەبێ، شوێنێکت کە هەبێ، بناغەیەکت کە دروست کردبێ، هەر کاتێک بتەوێت دووبارە لەسەر ئەم بناغەیە ئاوەدانی دروست بکەی ئیمکانە ئەکرێت. بارزان شتێکی گەورەیە. باشە ئەم ڕێبازە ڕێبازێکی گەورەیە، هەر لە پۆستێکی دیکە لەبەرەوەی ماوەکە زۆر کەمە، یعنی تێکەڵی وەڵامەکەی بکە ئەوەی کە دەتەوێت بیگەێنی هەر لەسەر بارزانە. شتێکت نووسی بوو لەسەرەوەی کە هەوڵێک هەیە دەستێکی دەرەکوێ لە ڕێگەی هەندێک لایانی سیاسیەوە دەیانەوێت لە هەیبەت و لە ئیمکانێتی بارزانەکان کەم بکەنەوە لە حکومداریان لە هەرێمی کوردستاندا. مەبەستە دە چ لایەنێکی سیاسی بە دیاریکراوی چێ دەیەوێ هەیبەتی بارزانەکان کەم کاتەوە لە کاتێکا وەکو پێشووتری ژوتم خۆ ئێستا بەشێکی زۆر لە پایە گرنگەکانی ئەم هەرێمە بەدەست بارزانەکانەوە. با بزانین چۆنە ئەم بابەتە تێکەڵ بە یەکتر کرا. بارزان وەکو بناغەیەک، بارزان وەکو فکرێک، بارزان وەکو قوتابخانەیەک، بارزان وەکو زانکۆیەک، بارزان شوێنێک کە ژیانی ئەمڕۆی تێدایە و ژیانی قیامەتیش تێایە، خواناسینێکی بە تەواوی مانای وشەی تێایە و کورتپەروەریەکی بە تەمامی مانای وشەش تێایە. بەسەزناکەمکردنەوەی لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان عەدالەتە نابێ بۆ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستانیش ڕاست بێ بۆچی بەتەنیا بارزان؟ بەڵێ با من مەبەستەکە بگەینە. من ئەڵێم ئەو فکرە و ئەو ئایدۆلۆژیەی کە لە بارزاندا هەیە دادپەروەریە، مرۆڤیش لە هەر شوێنێکی تر بێ، لە هەر شوێنێکی دنیا بێ،
لأمريكا بي إنجليز بي عرب بي كرد بي فارس بي هر شتيك بي تو بيوستيد بدات پروری هيا زور شت اوي كاستا اكريت درچون لريبازي بارزان بس زور شت الاوي يعني استا اكريت درچون لريبازي ملا مصطفى بارزان هرمي كردستانين بو هر ناوچيك لهرمي كردستان ابو خوي خاوني ميجو بيغي خويتي بيدوا اوي كلا بارزان هي لناوچكاني دي كدانيه للاي شخصيته كساعته كان كرنين وكو بابت وكو فكره وكو ايديولوژيا وكو حركه كده سال خبات و تکوشان لمشوي نداهيه من باسي امشت جوانيه كم ملكي تويا لهورمان ملكي تويا لحلبچه ملكي تويا لهولير ملكي تويا لدهوك ملكي تويا لزاخو لبارزانو لشنو لقامشلو ولا هر شويني كي تري ام كردستان اوي كلوي لبارزان حلق ولا اوي كلبارزان ايمي فير كر ايمي فيري خواناسين كردوا ايمي فيري داد پروری کردوا ايمي فيري كرداتي كردوا كاكا كردوكاني منالك و دومنالو دهي وكو ادهم بارزاني كبلادر لم رقايا دا ابينير تشاود اكون بكردوي بارزان و ام ربازه لم حسابه دا داننه باشا سپاس دەکەم دوایین پرسیارم زۆر بە کورتی وەڵامم بیتوانێ دەمێ بزانم پەیوەندیت لەگەڵ بەڕێز مەسعود بارزانیدا چۆنە و بەم نزیکانە یەکترتان بینیوە چونکە زانیاریم هەیە کە یەکترتان بینیوە و دەمێ بزانم چی وتووە ڕێی چۆنە لەسەر تێپەڕاندنی ئەم قەیرانەی ئێستا زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم یەکتر وەکو خزم یەکتر ئەبینی لەگەڵ جەنابیان دائنیشم يعني شتيكي زور عاديه وهميشه يكتر ابينين يعني نا شتيكي اشاره ويا كزانياري هبه جناب لو دانشتان دا قفتو قوتان كدو لسر بدوخي استا رأيد ورقرتوها نا براستي براستي نا چونك من ازانم او هنده مشغولي شاها نسبت بوابته كان هيك كار زياتر مسائلي شخصي بو او بيكه زور سپاس بو ادهم بارزاني سياسة مدار سپاس دكم كأم شو ميواني تاوتيو بي سپاس بو وي باريزيش من داوي لبردنيش اكم اگر لهندك شوين دنگم بارز بي بلا هميشه ما طبيعتي منه وسروشتي منه سپاس بو لا تسكردن زور سپاس دكم ازاني نافتي سپاس بو سپاس بو سرنجو كومنتو